کوردستان گەمارە دەدات. ئایا دەزانن بەرەبەرە کوردستان گەمارە دەدرێت؟ ئایا دەزانن پلانێکی استراتیژی بۆ لە پەلۆپۆخستنی کوردستان هەم لە دیوی ڕۆژاوە و هەم لە دیوی باشوورەوە هەیە؟ ئێران و تورکیا پەیمانێکی نهێنیان هەیە بۆ گەمارۆدانی هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان. ئەم پەیمانە نوێیە لە ساڵی 2007 زاینی بە چەند نوسخەی ئەنکارا تاران و بەغدا واژۆکراوە. هەروەسا هەندێک لە پسپۆڕان ئەم پەیماننامەیان ناوناوە پەیماننامەی سەعدابادی نوێ. ئەم پەیمانە بۆ جلەوکردنی بزافی کوردی و لەباربردنی دەستکەوتەکانی گەلی کوردستان لە باکوور، باشوور و ڕۆژاوای کوردستانە. نوسخەی یەکەمی ئەم پەیمانە لە 16 ئۆکتۆبری 2007 لە دژی هەرێمی کوردستان پیادەکراوە و نزیک بە نیوەی خاک، دانیشتوان و سامانی هەرێمی کوردستان لەلایەن سوپای عێراق و هێزەکانی حەشتی شەعبی داگیر کرایەوە. نسخەی دووەمیشی لە زستانی ساڵی 2018 لە ڕۆژاوای کوردستان جێبەجێکراوە و ناوچەی ئەفرین لەلایەن سوپای تورکیا و هێزە پرۆکسیەکانیەوە داگیرکرایەوە. نسخەی سێمیشی داگیرکردنی یەکجارەکی ڕۆژاوای کوردستان بوو کە ئەم پلانە نەچوە سەر. دوای ئەوە ناوچەی سەرەکانی گرێسپی لەلایەن سوپای تورکیا و هێزە پرۆکسیەکانیەوە داگیرکرایەوە. ئەم پلانە کۆتایی پێنەهاتووە. ئێران و تورکیا بەتەمان بە شوێنەیی پەیمانی سەعدابادی نوێ سەربخەن. پرۆژەکەش ئەوایە. ڕەهەندێکی ئابووریە و دەیانەوێت بەرەبەرە سەرچاوەدارایەکانی هەرێمی کوردستان کۆنتڕۆڵ بکەن. بۆیە پلانی دەست بە سەرداگیرکردنی دەروازەکانی ئیبراهیم خەلیل، حاجی ئۆمران، سمێرکا و باشماق و پەروێزخان و فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانیان هەیە. هەروەها بەتەمان بە یەکجاری دەروازەی سمێرکادا بخەن و پەیوەندی نێوان باشوور و ڕۆژاوای کوردستان لە یەک ببڕن. لە بێشەوە دەروازەی ئۆباکایی بکەنەوە و زەبری کوشندە لە ئابووری هەرێمی کوردستان بدەن و داهاتی ئیبراهیم خەلیل بۆ 15 داببەزێنن. نسخەی تازەترین پلانە نانەوەی جەنگی ناوخۆییە کە زۆریان هەوڵ بۆدا، بەڵام دێرایەت و پشوو درێژی بڕیارسازانی هەرێمی کوردستان ئەم پلانەی پوچەڵ کردوتەوە. ڕەهەندێکی استراتیژیە. ئێستا هەرێمی کوردستان لە باکووریەوە لەلایەن تورکیەوە گەمارۆ دراوە و چەندین هەنگ و تیپی سەر بە سوپای تورکیا لە بادینان هەر لە خواکۆڕکەوە تاکو زاخۆ جێگیرکراون. هەروەها هەنگێکی تۆپخانەی تورکیا لە باشیر جێگیرکراوە. لەولاوەش چەندین لیوای سەر بە حەشی شعبی بە سەرپەرستی پسپۆڕانی سوپای پاسداران هەر لە نزیکی سێحێلا هەتاکو زومار، مەحمودیە، دەشتی نینەوە، مەخمور، پردێ، دووبس، کەرکوو، دووسخورمات و قەرەتەپە، جەلەولا و خانەقین جێگیرکراون. ئەم هێزە بۆ هێرشی کتوپڕی ئایندە تەیار دەکرێت. هەندێک هێزی کوردیش لە شەنگال، کەرکووک و خانەقین لەناو ئەم پرۆژەیەدان. ئایا ئەگەر بێت ئەمریکا لە هەرێمی کوردستان و عێراق بکشێتەوە، چی لە کوردستان چاوەڕێ دەکرێت؟ دەبێت کورد کار لەسەر ئەم سناریۆی بکات. بینەرانی عەزیز، بۆ ئەوەی بەردەوام بین، تکایە ڤیدیۆکانمان پەسەند بکەن و بڵاوی بکەنەوە.